بەڵێ ژوان سڵاو لێبێەوە کۆچ لە هاوڵەکەدا ئاماژەت پێکرد ئەمڕۆ پەرلەمانی عێراق و لە هەفتەی ڕابردوشدا ئەمە بڕیاری پێکەنانی لیژنەیەکی بە سەرۆکاتی هەردوو جێگری دەستەی سەرۆکاتی پەرلەمان ڕێخست و لیژنەکە پێکاتوە لە هەر یەک لە لیژنەکانی دارایی و لیژنەی دەستپاکی و لیژنەی یاسایی و لەگەڵ دیوانی چاودێری دارایی لیژنەکە لەسەر ئاستی باڵا دەبێت بە پێوتەی ئەندامانی لیژنەی دارایی بێت کە لەو لیژنەدا لە لیژنەی پێکاتوو بۆ بە دوواداچون بۆ پارێزراوەکانی عێراق پێکاتون ئاماژەیان بۆ کرد کە بە دوواداچونەکانیان دەست پێ کردووە ئەمڕۆ ژوان لە ناو بینای پەرلەمانی عێراق لە بڕگەی چوارەم لە خشتەی کاری پەرلەمان هاتبوو تاوتەی پرسی ئەو پارانەی کە لە دوای ساڵی 2023ەوە لە عێراق چوونەتە دەرەوە بە شێوەی نایاسایی کرا و هەر لە دانیشتەکەدا هەر یەک لە وەکیلی وەزیری دارایی و وەکیلی وەزیری خارجی دەرەوەی عێراق لە دانیشتەکەدا ئامادە بوون و ئاماژیان بۆ کرد کە پێویستیان بە کۆمەڵێک پرەنسی بەبێ و ئاماژیان بۆ کرد کە بە دوواداچونەکانیاندا بەشێکی زۆر لە کێشەی یاسایی ڕوبەڕوویان نەبێتەوە بۆ پێی کە لە ئەو وڵاتانەی پارەکانی تێدا حەشار دراوە لەلایەن بەرپرسانی باڵای عێراقیەوە هەندێکیان هاوکاری لەگەڵ عێراقدا بۆ گەڕانەوە پارانە هەتا ئەم خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم بە پێی زانیاریەکان تەنها وڵاتی ئەردەن و ئەمان ئامادەیان دەربڕیوە کە بڕێک لەو پارانە بگەڕێنەوە کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان ساڵەکانی 2007 بە تایبەتی تا ساڵی 2013 براونەتە دەرەوەی عێراق و ئەمەوێ بڵێم ژوان دانیشتەکەی ئەمڕۆ دواخرا بۆ سێشەمەی هەفتەی داهاتوو بۆ پێی کە پەرلەمانی عێراق زیاد کاتەکەی بۆ ئەوە تەرخان کرد کە ئەو بڕەپارانەی لە نێوان ساڵانی 2023 براونەتە دەرەوە بڕێکی زۆرن بۆیە کاتێکی زۆر زیاتری پێویستوە بڕگەکانی دیکەی کە لە خشتەی کاری ئەمڕۆی پەرلەمان هاتبوو ئاماژەی پێ نەکرا و لە دەرەوەی دانیشتنی پەرلەمانی ژوان پرسی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ پرسێکی گەرم باشە چه زانیاریەکت لەسەر ڕەوشی ئێستای مووسڵ و ئامادەکاریەکان چییە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە؟ بەڵێ ژوان بە پێی وتەی ئەندامێکی لیژنەی ئەمنوبەرگری لە پەرلەمانی عێراق ماچدغەڕاوی کە بە ئێمە ڕاگەاند ئاماژەی بۆ کرد کە دوێنێ بە سەرپەرشتی خالد عوبەیدی وەزیری بەرگری عێراقی لە لیوای هەفتاویەک هێزێکی ڕەوانەی مەخمور کردووە کە پێک هاتبوون لە 40 ئۆتۆمبیلی زرێپۆش و نزیکەی 300 سەربازی عێراقی ڕەوانەی مەخمور کراوە ئەگەرچی ئەمە بەشی یەکەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی کە عێراق سوپا بنێرێت بۆ سنووری مووسڵ باوەڵام بەپێی زانیاریەکان عێراق لە ئێستادا وەزارەتی بەرگری عێراقی لە ئێستادا لیوایەکی دیکەش لە سوپای عێراقی ڕەوانەی مەخمور دەکات لەم دوو ڕۆژەی داهاتوودا و ئەمەوە بڵێم کە بەپێی ئەو سەرچاوانەی لە وەزارەتی بەرگری بە ئێمە ڕاگەیاندووە کە نانویست من ناویان بڵێم ئاماژیان بۆ کرد کە لە ئێستادا سوپای عێراق حەشدی شعبیش ڕەوانەی واتە وەزارەتی بەرگری عێراقی لەبەرەوەی حەشدی شعبی لە چوارچێوەی مەنزومەی دیفاعی عێراقیدایە ئاماژەی بۆ کردووە کە حەشدی شعبیش ڕەوانەی سنوورەکانی مووسڵ دەکرێت ئەگەرچی ئەم بابەتە ئەمڕۆ لە پەرلەمان وتەی زۆری بەدوای خۆی دایەنە بە تایبەتی سونەکان ئاماژیان بۆ کرد کە حەشدی شعبی بەشدار نابێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەڵام لە ڕۆژی شەمە کە حەیدەر عەبادی هاتە بینای پەرلەمانی عێراق جەخت لەسەرەوە کردووە کە سوپای عێراق لەگەڵ پێشمەرگە بە هەمانگی لەگەڵ حەشدی شعبیدا پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەست پێ دەکەن ئەمە ئەمڕۆ لە پەرلەمان لێدوانی دژبەیەکی هەبوو بۆ پێی کە هاوپەیمانی هێزە سونەکان ئاماژیان بۆ کرد کە حەشدی شعبی بەشدار نابێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ پێی کە ئەوان حەشدی وەتەنیان هەیە لە سنووری مووسڵ بەڵام لە بەرامبەردا هاوپەیمانی شمالی شیعەکان ئاماژیان بۆ کرد کە حەشدی شعبی هێزێکی نیزامیە لە چوارچێوەی مەنزومەی دیفاعی عێراقی و دەبێت بەشداری پێ بکرێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەدەر لەمانەش ئەمەوە بڵێم کە لە ئێستادا پرسی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجەش پرسێکی گەرمە لە نێوان لایەنە سیاسەکان بۆ پێی کە ماوەی 2 مانگ و 8 ڕۆژە ناوچەی فەلوجە لەژێر گەماروی سەربازی سوپای عێراق و چوارچێوەی حەشدی شعبیدایە و بەپێی وتەی ئەندامانی هاوپەیمانی هێزە سونەکان بێت هاوڵاتیەکی زۆر گیریان خواردووە و بەدەست برسێتیەوە دەناڵێن و بەپێی ئەو زانیاریانەی دەستگای هەواڵگیری عێراقیش بێت لە ئێستادا لە ناو فەلوجە خێڵە عەرەبەکان ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەتەوە و شۆڕشیان دەست پێ کردووە و ئەمە تەواوی زانیاریەکانی وەزارەتی بەرگری عێراقە و بەپێی ئەو زانیاریانش کە لە ئێستادا لا ئێمە لە سنووری ڕوومادیش تەواوی سنووری ڕوومادی کۆنتڕۆڵ کراوەتەوە تەنها دوو گەڕێک یاخود دوو ناوچە نەبێت لە ڕۆژهەڵاتی شارەکە کە لە نێوان حەدیسە و ڕوومادین بەدەست داعشەوە ماون ئەگەرنا تەواوی سنتەری شاری ڕوومادیش بە تەواوی کۆنتڕۆڵ کراوەتەوە لەبەرەوەی دوو ڕۆژی ڕابردوو ئەو ناوچانە تا دوو ڕۆژی ڕابردووش بەدەستی داعشەوە بوون بەڵام ئەم بەیانیە لە بەیاننامەیەکی هێزە هاوبەشەکانی عێراق ئاماژەیان بۆ کرد کە ئەو ناوچانە کۆنتڕۆڵ بکراونەتەوە و ئاماژەی بۆ کرد کە ئەمانە هەنگاوی سەرەتایین بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ پێی کە داعش لە سنووری ناوچەی ڕوومادی و ئەو ڕێگانی کە لە نێوان تکریت لە سێگۆشەی سونەن
تکریت واتە سەلاح الدین و ئەمبار و مووسڵن ئەو ڕێگانە سەررجەمی کۆنتترۆل کراونەوە داعش لەو سنوورانە زۆر لاواز بوون و لە ئێستادا هەنگاوی سەرەتایی بۆ کۆنتترۆلکردنەوەی مووسڵ دەست پێ کردووە.